دەمخۆشی بۆ برای خۆشی سمکا کازم باشماخی زۆر دڵم خۆشە کە هونەری میلی لەو گەشە سەردووە بینم بەس هونەری میلی ڕاستەقینە هەموو جارە گەڵێمەوە هونەری میلی شەڕەجوێن وشەی نەشێو ناڵێ هونەری میلی هونەرە ڕەسەنەی کە باسیەکەن ئەمڕۆ دوو زوو خۆشەویست کاک کازم باشماخی و کاک مەهدی جەباری لەگەڵ کاک حەمەدی پێنجوێنی ئەو خۆشەویستانە لێرە بۆ پێشکەشکردنی ئێوارە هەندێکی کولتوری خۆبەخش لە قاوەخانەی کولتوری زەردەشت 6 ساڵەوە پێشدەستمان پێ کرد بەردەوامی زۆر خۆشحاڵە بۆ قاوەخانەی کولتوری زەردەشت خشتی کار و چارەکیەکانی ئەمانی سێتان پێ بڵێن چواری سێ لە کاتژمێری سەرای نیادی هونەرمەندی شەهید جەلالی بۆچارەکەینەوە 8 سێ لە چاخەری شەعب ڕۆژی ژنان 16 سێ لێرەوە دەرەچین بۆ بەدیکی سەرا بۆ یادی هەڵەبجە 20 سێ لە مامەیاری 22 سێ لە سێوسێنانی بەردەوامی بۆ خزمەتی هونەر و بۆ خزمەتی نەتەوەکەمان بە گەرمی بە ناوی قاوەخانەی کولتوری زەردەشت و ئەو ستافەمان لە بنەماسی کۆمەڵی هونەری میلیەوە بە خێراتنی گەرمی هەردوو میوان و هەردوو برای گەورە و خۆشەویستمان کاک مەهدی جەباری و کاک کازم باشماخی خۆشەویست و کاک حەمەدی پێنجوێنێکن و مژدەوەیم بە کاک کازم تەلەفۆن بۆ کاگرەباری باڵەوان کرد لەگەڵ کاکە فەرمانە بەزار و باڵەوانیش تەکلیفی یەکەین هەندێشتی میلیمان پێشکەش بکات و ئێستا ئەمەدەستین بان کە منداوای لێبور نەکەم ئەوەیان تۆ خۆت ئەوە بۆ هەواداران بۆ پلێباک خۆت بەڵام ئەمەیان ئێستا دەست پێکەین بە ئەنگەکە هیواداریم دڵی خۆت و هەواداران شاد بکەین